سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لەم بابەتە قسە لەسەر تای ئۆتۆمبیلەکەی. گرنگجی تای ئۆتۆمبیل کە یەکێکە لەو پێویستیانەی ئۆتۆمبیل هەیەی بزانین ئێستا لە بازارەکانی کوردستان چەند جۆری تایە هەیە، چەندی بەردەستە، کامەی زیاتر ئەفرۆشرێت و خواستی لەسەرە. گرنگجەکەشی هەوڵەدەم لەگەر کەسێکی شارەزا زایر حەسەن یەکێکە لەوانەیە کە لە سۆران کاری فرۆشتن و چاکردنەوەی تایە ئەکاتن. بە شێوەی مەدانیش دیمەنەکان هەم ئەبینن بۆ ئەوەی بچینە لای کاکزایر و هەندێک پرسیاری لێ بکەین کە کاری فرۆشتنی تایە ئەکا و چەند ساڵێکە لە سۆران. کاکزاهیر سڵاوتان لێ بێت و ماندوو نەبن. چەند ساڵە تۆ کاری فرۆشتنی تایە ئۆتۆمبیلەکەی؟ وەڵا 8 ساڵە لێرەمە. بەڵێ ئەزمونێکی وات پەیدا کردووە لەوەی کە تایە و جۆر و شێوازەکانی بەباشی بناسیتەوە کاتێک شوفێرێک دێ تایەکەی بگۆڕی؟ بەێ تەبعاان. ئێستاگەر بچینە ژوورەوە بەڵێ قسە لەسەرەوە بکەین لە کوردستان بە تایبەتی سە لە بازاری سۆران چەند جۆری تایە هەیە لە بازار و خواستیش زیاتر لەسەر چی و کامەشیان باشتری؟ سەرچا باشە باچین لەگەڵ وێنەگرەکەم هاوکار بێ چینە ژوورەوە. ئێستا ئەمە کۆمەڵێک تایە لێرە ئەبیندرێن کە بۆ ئەوەی شوفێر لە کاتی ئەوەی کە پێویستی بێ و تایە بگۆڕێ. کاکزاهیر ئەگە بۆ ئێمە و بینەران و شوفێران ڕوونکەیتەوە ئێستا ئەو تایانە چ جۆرێکن و ئێستا مەسەرەن نمونە ئێرە ئەوە تای سینیە مارکێ سینیە، ئەویان کۆریە، ئەوە سۆنەر پێرێن سۆنەر تایوانی، ئەوە پێرێن تایلەندی، ئەوانە هەموو جۆرەکانیان. بەڵام لە قەزای سۆران ئەوە ئەندەنووسە، بەڵام لە قەزای سۆران 180 تای سینی سەرف دەبی، 185 سینی زیاتر سەرفەبی. هۆکارەکەی چێکە مادەم تای ئەو هەموو وڵاتانە هەیە تای سینی زیاتر خواستی لەسەر بە قورعان سینی نەجاعەتی هینەیە باشە، سینی باشە سیارە کابرا لە خوتاقمە سینەشی دێخیتە سەرێت بای دوو سارەیەەکە بای دوو سارەیەەکە بای دوو سارە زیاتر کەمتر ئەوەی شتەکە ئەوە نیە. بەڵام ئێستا لە کنەما ئەوە تایلندیا، ستا ئەو تایلندش لە قەزای سووران بەسی هەردوو سارە لەبەرەوەی تاسە و ڕێگلە ئەوشمان مەسەرەن خۆبرێت ئەوە نیە زادەی هەندە مەستەڕەبی ئەوبی، بەڵام 185 سینیە. یعنی ئێستا تۆ لەو هەش ساڵێک کە دوکانت هەیە زیاتر ئەو شوفێرێکە هاتووە زیاتر داوای تا چینیەکەی کردو بۆی بەستێتی؟ طبعاً ئێستا مەسەرەن مانگانە من نمونەکەت بۆ دەینەوە مانگانە ئەگەر 200 زۆت تای سینی بفرۆشم 100 زۆت تای سینی بفرۆشم ئەگەر 20 زۆت تای مارکە بفرۆشم ئەگەنە 185 زیاتر سینیە. باشە بەگشتی ئاماژەت پێکردن بەڵامسە لە نێو دوکانەکەی تۆ تای چەند وڵات لێرێ؟ چەند وڵاتی هەیە؟ سینی دەلوبیابانی مەیە، تایوانی مەیە، تایلەندی مەیە، ئەندەنووسی مەیە، وڵی زۆر وڵاتم هەیە، زۆر وڵاتم هەیە. هەمووشی بەشی خۆی دەفرۆشرێت؟ نەخێر بەهار هەمیان بە ڕوعی سینی نافرۆشێ. ئێستامە وای کردووە ئێوە ناچارکە زیاتر تای چینی بێن بەخۆش ئەمە زیاتر سینی دەینی هەموو بابەتەکەم هەیە. ئێستا وەرە چ بابەتەکی ئەتوێ هەیە چ سیارێکی ئەتوێ هەیتم سیارە لە هەر سیارەی بێ هەر بابەتەک بێ، بەڵام 185 هەمووی سینیە. گرنگجی وە کوالیتی تایە بۆ شوفێر و بۆ ئۆتۆمبیل چەند گرنگە؟ زۆر گرنگە. بەس خەڵکیمە بەعام مەسەلەن ئەتوێستا تای بە نمونە تای شۆفلێتی دەرێم قەمەرە شۆفلێت تای شۆفلێت قەمەرە تاخمەی بە 150,000 نار 160,000 ناریە. بەڵام ئەگەر لاسەی تورکیبی لاسەشمەیە لاسەی تورکیبی تاخمەی بە 190 دلاریە کابرا 100 دلاری بە تاخمەتایە چێدە سارونی وەک دو سارە لەسەر ڕوە ئامادە نیە لاسی بە 200 دلاری بکڕیت. ئێستاگەر بچین هەر بە شێوەی مەدانی بەستنی تا ئێستا یەکێک لەو ئۆتۆمبیلانی لە دەرەوەیە تای بۆ ئەبەسترێ دەچین دیمەنەکان ببینن بۆ ئەوەی بزانین کاتێک شوفێرێک دێت تای ئۆتۆمبیلەکانی ئەگۆڕێ بەچی ئەگاتن. هەوڵەدەین لەگەڵ کاکزاهیر ئێستا ئەمە شوفێرێکە و هاتێت تای ئۆتۆمبیلەکەی بگۆڕێت تایەکی بەست. ئێستا و برادرە میوانە ئیرانە خەڵکی ئیرانەیە تای دەلوب یابانی بەستە دەلوبی یابانی بەستەوە تایکی ڕقم یەکە و شازە، بەڵام لە بەختێوی لە تاسەشی دەیە تایکی لێ تەقیە ئەگەن ئێستاوە بەرێ ئەوە دەلوب یابانیە بابا بە نوێی بەستە ئەوە شازە شازە. ئێمە هەیە بەس لە منتیقێمە نیە ئەگەنە دوو فەسلی هەیە هەم دستان هەم هاوین. ستا لە وڵاتەکان لە تورکیا و لەوانە تورکەکان دێنەکەنەمە تورکەکان دێنەمەکەنەمە ئەرێن دستانیمان دەنێ هەیە بەس لەومە ئێمە چار وەسلیە
4 فەصلیمە. ژمارەی تاوە کاتێک تایەکە ئەبەستێتن بۆ نمونە دەبێت لەگەڵ ژمارەی ئەو تای کە پێشتر لەسەر ئۆتۆمبیلەکە بۆ هەمان شت بێ ئەتوانی هەمان چشبی بەڵام لێرە یەک شت لێرە لە گرینگا مەسەن ئەو سیارە ئێستا لۆمەتی قیمە دروستکرایە نەخێر ئێستا ئەمە تاسەمانێ ئەو تاسە لە پێشەمە هەیە لێدا ئەتوانی دەرەزەک دوو دەرەزە لۆی برنکەی سیارەکە تایەکەی لۆ برنکەی ئەوەت پێکرێ ئێکسپایر و تێکچوونی ئەبێتن ئەمە نەمدیتە تا ئێستا ئێکسپایر لێرانێ بەس لە بە ڕۆژێ تێکەچی ئەگەنە قناعات کە تا هەبیە لێرە لە جیرانێ منیانم بەخۆم فرۆشتیا مەسەلەن 10 سال پێش ئێستا بیە کابرا پاش 3 سال هاتۆرێ ئەو تایان بدەوێ نییە 10 سال پێش ئێستا بێ پاش 3 سال هاتۆرێ ئەو تایان بدێ ئەو تایە نەمایە بەس لە بە ڕۆژێ تایە تێکەچی ئەگەنە تایە وشیدی تێکچوونی نییە پرسیاری من ئەوە بێ بەگشتی کوالیتی ئەو تانە ئێستا لە بازارەکانی کوردستان ئەفرۆشرێن کوالیتەکەیان باشە سەلامەتن بۆ بەکارهێنان باش خەرانی نەوەڵەتایەکان بەهام باش ئەگەر لە شتەی بدە تەقیەگەنە تەقینی نییە ناوەڵە خەرام نینە لەگەڵمان بووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان خستنەڕووی هەندێک زانیاری بوو لەسەر تای ئۆتۆمبیل بە تایبەتی کە ئێستا یەکێک لە دوکانەکانی بازاری سۆرامان بەسەر کردەوە زاید حەسەن باسی لە جۆر و کوالیتی تایە کردو و گرنگجیشی بۆ شوفێر لەو کاتەی ئێوێ تایەکی نوێ ببەستێت.